ناون ئەوەی تێ بەشێکی تری هەندێک لە بیرکردنەوەکان بەڕاستی من پێم وایە کە کەمتر متابعەکردنی ڕەوشەکەیە یعنی پەرۆشی ساڵە بەسەر تێڕوانین و بیرکردنەوە گوێ بڕۆ ئەم دیدارە کە بەشێک لە هەڵسەنگاندن دەبێت بۆ ساڵێکی پرۆسەی ئاشتی بەشێک لە شارەزایان بە تایبەتیش لە تەوەرەی یەکەم پارێزەرەکان پەرلەمانتار قسەی کرد نوێنەری CPT کاکامەرا قسەی کرد لە ئێستادا سێ میوانیتکەی ئازیز سێ پەنەلیست دێن قسە و باس لەسەر تەوەرەی خۆیان دەکەن کە هەر دیسان پەیوەنددارە بە پرۆسەی ئاشتی نوێنەری باشوور و نوێنەری ڕۆژاوا بەڕاستی قسە لەسەرەوە دەکەن ڕاستیە ئەوێ لە قسەکانی کاتیواوە سەرەتای لەوە دەست پێخۆم ئایا ئێمە دڵخۆشین و چاوەڕێی ئەوەکەین کە ئەم پرۆسە زۆر بەکارەیە بچێتە پێشەوە یاخود ئێمە بە گومانی نیگەرانی بەبزان ئێمەی کورد هەر تاکێکی ئێمە بەشێک لە ترس و گومانی نیگەرانی هەیە و ئەگەر ئێمە هەمیشە لێرە خۆمانکەین کە ئەڵێن ئێمە یادگاری مێژووی مالاوازە زاکری تاریخی مالاوازە بابەتەکە تەنها ئەم پرۆسەی ئاشتیە لێ لە باکوور لەگەڵ پەکەکە بەڵکو ئەمە وڵایەکی مێژووی هەیە لە پارچەکانی تریشە بەڕێزان بۆی ئەوەی کە من ئەمڕۆ ئەمەوێت لە چەندێ ڕێگە ئاماژە پێ بکەم قوڵای استراتیجیە ئێوەی بەڕێز ئامادوانی بەڕێز کەرێرن هەمتان ئەزان قوڵای استراتیجی بۆ هێڵە بەرگریە ئەوترێتە لە نێوان هێڵی شەڕ و ئاشتیایە شارەکان و خاڵی پیشەسازیە بێگومان ئەمە زاراوەیەکی سەربازیە بەڵام ئەم ناوچەیە کاریگەری سیاسی ئابووری فەرهەنگی بەجێڵێ کاتێ ئێمەی کورد دابەشەکەین دوای جەنگی یەکەمی جیهانی و کاتێ ئێمە ئەخری لە ناو سنووری وڵاتانی نەتەوەیی تازە دامەزراوە ئێمە ئەبین بە قوڵای استراتیجی هەر پارچەیەکمان بۆ پارچەیەکی تر لە هەموو ئەمانە خراپتر بەڕێزان با من گرۆکی بابەتەکە لەم خاڵەوە دەست پێ بکەم کە قسەیەکی هێرلی دۆبسە یەکێکە لە سەربەریتوانەکان کە هاتۆتە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە بیستەکانە ئەڵێ ئەو کاتە ئەو لە یادداشتەکانی خۆیان نووسیوێتی ئەڵێ ئەگەر ئاوا بڕوا مەحاڵە کورد هەر ڕائەپەڕێ چونکە ئەوەنە سەرکو دەکرێن ئەوەنە مافیانە خوڕێن ئەڵە تازە کاتیش درەنگ بووە ئەو دەوڵەتانی کە تازە دامەزراون بەم شێوە لە ماوەڵە لەگەڵ کورد دەکەن و خاڵێکی تری هێنرێت دۆبس ئەڵێ دەوڵەتەکان هەمیشە ئامادە لەسەر مێزێکدا ئەنیشن بۆ ئەوەی ڕێکاری سەربازی بگرنە بەر بۆ لێدانی کورد بەڵام هیچ کات لەسەر مێزێکدا نەنیشتون بۆ ئەوەی قسە لەسەر ماف بکەن بۆی بەڕێزان ئەم خاڵە زۆر گرنگە ئەم خاڵ ئەمان بەدەست ئەو وەرچەکانی ئایا ئەگەر پرۆسەی ئاشتی سەر بکەوێ لە باکوور لە تورکیا ئێمە ئیتر لە مەوضوع ئەم دەوڵەتانی کە کوردیان بەسەرا دابەش بووە ئەمان خاتە سەر مێزی ماف قسە لەسەر مافەکان بکەین چونکە بێگومان تورکیا یەکێکە لە وڵاتە هەرێمیەکان و ڕۆڵی زۆری هەبووە بەسەر سیاسەتی وڵاتانی ترەوە بە تایبەتی بەسەر عێراقەوە بەسەر سووریاوە بۆی بە ئەگەری سەرکەوتنی ئەم پرۆسەیە کاریگەری زۆر باش بەجێهێڵێ و ئەم پرۆسەیە ئەوەی کە ئێمە ئەیزانین تەنها دەرەنجامی گۆڕانکاری ناوخۆی تورکیانی بەڕێزان بەڵکو کۆمەڵی گۆڕانکاری نێودەوڵەتیان یعنی ئەگەر گۆڕانکاری نێودەوڵەتیەکان نەبێت لەو بڕوایانی تورکیا ئێستا خۆی ئامادە بێت دەست بۆ ئەو هەنگاوە بەرێت بەڵام ئەوەی بەڕێزان کە ئاماژان پێبێت بۆی ئێمە ئەبێت ئیش لەسەر ئەو بکەین چەند پەیوەندیمان لەگەڵ تورکیا هەبێت هەموو کورد لە هەموو پارچەکان ئەوەندە لەگەڵ هێزە نێودەوڵەتی بڕیاردەرەکانی ناوچەکان پەیوەندیەکانمان باش بێت چەند بتوانین ئەمە قسەیەکی دکتۆر جەواد قادر مەفهومەکە لێرایکەم لە دروشمەکان دوور بکەینەوانێت بۆی بتوانین هەنگاوی جدی بنین ئەگەر چیم لەسەرەتا وتم وە ناشی شارمەوە هەتا ئێستا ئەترسم لەبەرەوەی ئێمە چەندین جار لە مێژووە دانوستانمان لەگەڵ کراوە وەک بەڕێزانی پێش من ئاماژیان پێکرد وەک هەنگاوێکی تەکتیکی تا حیزبێک هاتۆتە سەر حکوم تا جارێکی تر بۆ حکوومەتێک تازەکرابوو دوای ئێمە لە نێوەی ڕێگە بەجێمان بۆی ئەوەی تا ئێستا کردوویەتی بەتابێتی لایەنی کوردی و پەکەکە هەنگاوی زۆر جدی ناوە ئەو هەنگاوەکانی
باشن و هەر نەبێ بۆ دنیای پیشانەوە کە ئێمە ئامادەی ئاشتین و ئێمە ئەو چل ساڵ چەک و شەڕ و خەباتە بۆ ئەو بۆ بگەینە سەر مێزی ئاشتی بەڕێزان چونکە ئەگەڕم بۆ قسەکەی هەر دۆست ئێمە سەرکوت کرای ئێمە لە باکوور نکوڵەیەکرا بەڕێزان یعنی ئەگەر لە عێراق لە دەستورە ئێمە هەبوو بەتایبەتی دوای عەبدولکەریم قاسم لە باکوور قسە لەسەر بوونی کورد نەکراوە یەکنەتەوە بووە یەک دەوڵەت بووە یەک ئاوا بووە یعنی تۆ تیانی تۆ لەو پرۆسەیان نیت بۆیە لە ئەگەری سەرکەوتنی پرۆسەکە بەڕێزان هەمیشە ئەڵێمەوە ئەگەر بۆی ئێمە وا دەرنەکەوین هەمیشە ئێمە خۆشباوەڕی نەزم بەڵام ئێمە لە خۆشباوەڕی نانیە بەڵکو کە بە پێویستی ئەزانی بۆ کورد ئامادەیە بۆ ئاشتی ناچار کراوە بە شەڕ ئێمە ناچار کرایک بە شەڕ بەڵام ئامادەین بۆ ئاشتی دەست پێشخەری بکەین هەنگاو بنین ئەوەی کە ئەو شۆڕژبێڕە مەزنانەمان بینی وەک سیمبۆڵ هاتن ئەو چاکانی ڕۆژ لە ڕۆژان بۆ داپۆکیکردن لە خۆیان و چاکەکانیان بسووتێن ئەمە هەموو ئامادەیەکی کوردە بەڵام تا ئێستاش باوەڕی من وایە وەک مامۆستایەکی مێژوو کە لەسەر سیاسەتی کەمالی نووسیوە بەقەدەر ئامادەی بۆ ئاشتی ئەبێ ئامادە بین بۆ هەنگاوێکی دەرەوەی ئاشتی یاشە بۆی چونکە ئێمەی کورد زۆربەی کات کە ئەگەڕێنەوە خەتەڕەجەمان نییە هەنێ جار ئەگەڕێنەوە خاڵی سفر و پێش سفریش بۆی هەموو هەنگاوەکانی ئاشتی پێویستەکە بگیرێتە بەر هەنگاوی بۆ بکرێت و ئامادەی و احتیاطی خۆمان هەبێت بۆ هەر هەنگاوێکی نەخوازراوە چکە بەڕێزان ئێمە لە باشوور لە کاتی شۆڕشی ئەیلول و کاتی مفاوەزاتی دانوستان لەگەڵ عەبدوڕەحمان بەزازە هەوڵی دانوستان هەبوو هەوڵی دانان بە مافەکانە هەبوو بەڵام دواترێک کە دانوستانەکە سەر نەکەوتووە بەزاز نەبوو بە سەرۆکی وەزیران کەلیان پرسی ئەو پرۆژەی گەیشتۆ بکرد وتی ئەو پرۆژێکی تاکە کەسی بوو یعنی ئەمەش مەترسیەک ئێمە ئەگەر بەرچاوی بگرین دواتر نەڵەن ئەمە پرۆژێکی تاکە کەسی بوو لەگەڵ حیزبێکا بوو لەگەڵ ئەردۆغانە یان هەر شێوەیەکی تر بەڵام ئەو راپۆرتانی کە تا ئێستا ئامادە کراوە بەڕێزان لە ئەگەرەکە جانێکی ئەچمە سەر ئەگەری سەرکەوتنی ئاشتێکە کە دنیایەکی وا دنیایەک باشی بە دوای خوای ئەهێنێ ئەڵێ یەکەم خاڵ ئەوەیە کە بۆ تورکیا زۆر گرنگە بودجێ ئەو وڵاتە لە وڵاتێکی عەسکەریەوە ئەکا بە بودجێ وڵاتێکی مەدەنی کە ئەمە دواتر ڕەنگدانەوەی بۆ هەموو کایەکانی ژیانە بێت لە وڵاتێکی عەسکەرتارێتەوە ئێمە بەر وڵاتێکی مەدەنی بۆ کورد لە نەتەوەیەکی ژێردەستەی کە دان بە مافیا نادرێت هەر ناوی ناهێنرێت ئێمە ئەزانین لە کاتی مستەفا کەمال پێمان ئەوترا تورکی شاخاوی یعنی کرابووی بە تورک بەڵا بە دەشتەکی بە شاخاوی نابرێن لەوەی کە تۆ تورکێکی شاخاوی بی ململانی سەربازی بکەی ململانی چاگاری بکەی ململانەکانی تۆ بچێتە سەر مێز و بچێتە ناو یاسا و ببێ بە ململانێکی سیاسی یاسایی وە دواتر دەستوری بۆی ئەمانە هەنگاوی گەورەن ئەمانە شتی ئاکامی زۆر گەورەی لێ ئەکەوێتەوانێت لە ئەگەری جێبەجێکردنیان و بێگومان بەڕێزان پرۆسەی ئاشتی ئێمە کە ئەڵێن ئێمە قوڵای استراتیجین ئەو ڕوبەڕین کە کاریگەریمان ئەبێ بۆ سەر باکوور و باکوور ئەیبێ بۆ سەر ئێمە ئەمە لە ڕووی ئابووریەوە بژانەوەیکی گەورەی بازاڕ بە دوای خوا هێنێت ئەوەی پسپۆڕانی ئابوور کە بە دیبس ئۆف مارکێت ئاماژەی پێەکەن و پێچکە لەمە کە گەشانەوەیەکی گەشت و گوزار بە دوای خوای هێنێ لە هەر یەکێک لە پارچەکان و لە نێوان پارچەکانە لە ئەگەری
سەرکەوتنی ئەو پرۆسە و پێشڕووچوونی ئەو پرۆسەیە و ئاوەدانکردنەوەی چەندین گوند و ژێرخانی ئابووری کە لەیەکێک لە داتاکانە ئەڵێن هەر لە دەوروبەری دهۆک و زاخۆ نزیکەی 900 گوند بە زۆرە ملێ چۆن کراوە ناچارێک ژیانی تیانەماوە لەژێر بردومان هەژی و بێدەنگکردنی چەکەکان لە ڕووی کۆمەڵایەتی و زۆر کاریگەری هەبێت لە ڕووی دەرونی و زۆر کاریگەری هەبێت کە تۆ بە بەردەوامی لە شڵەژانە بژی داتاکان پێمان ئەڵێن هەر ساڵی 2020 بۆ 22 تۆپبارانەکانی تورکیا و قەسبەکانی تورکیا 3561 جاری تێپەڕانەوە ئەمە خۆی لە خۆیە قەباری ئەو زیانانەمان پێ ئەڵێ کە تۆ بەر ئەم ناوچەیە کرد بەر ئەم ناوچەیە کەوتوو لە ئەگەری بەردەوامبوونیان کە بەر ئەم ناوچەیە ئەکەوێت بۆی بەڕێزان سەرکەوتنی پرۆسەی ئاشتی بەرەو پێشچوونی پرۆسەی ئاشتی ئارامی ئێنێ بۆ ناوچەکە و کاریگەری ئەبێ لەسەر ڕێخستنی ماڵی کورد لە باکوور پەیوەندەکانی کورد لە باکوور و لە باشوور تەنانەت پەیوەندەکانی یەکێتی پارتی لە باشوور و بێجگەلەوەی کە پرۆسەی ئاشتی ئەو پیانۆ ئەبڕێت کە تورکیا بتوانێت دەست بداتە ڕۆژئاوا بە ئاسانی ئەگەر ئەوانش بتوانن ناسنامەیەکی تۆزێ جیاوازتر بۆ خۆیان بشاردن چکە ئەو پیانۆ نامێنێ نە لە ڕووی فکریەوە نە لە ڕووی سەربازیەوە بۆی ئەم پرۆسەیە ئێمە بەکەم نایبینین و زۆر گرنگە و پێویستەکە هەموو پشتگیری لێ بکەین چونکە لە چەند ساڵی داهاتوە بەرهەمەکەی ئەبینرێ لە ڕووی نەتەوەییەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی شەڕی مافەکانەوە لە ڕووی گەشەکردنی ئابووریەوە گەشەکردنی ئابووری بازاڕی ناوخۆی کورد چونکە کاتێک تۆ ئەچیتە پرۆسەی ئاشتیەوە ئەو کاتە ئەو سنوورانە ئەشکێنرێ بە شێوەکان کە ئایا من ئەتوانم لەگەڵ هەرێمی کوردستانە پەیوەندی دروستکەم ئایا من ئەتوانم لەگەڵ ڕۆژهەڵاتە پەیوەندی دروستکەم یاخود نا بێگومان سەرنجی یەکەم لە ڕوانگەی دەوڵەتی تورکیاوە واتە پرۆسەی ئاشتی لە ڕوانگەی دەوڵەتی تورکیاوە یەکەمین سەرنجەوەیە و یەکەمین ئاستەنگ و گرفتەوەیە کە ناوی پرۆسەکەیە بەڕێزان ناونان یا ناودێرکردنی پرۆسە زۆر گرنگە کە تورکیا بە تورکیا بێتیرۆر وەکو ڕوانگەی دەوڵەت مامەڵی لەگەڵدا دەکات و ئێمەش وەکو کورد پرۆسەی ئاشتی یاخود پرۆسەی چارەسەری پرسی کورد بە ڕێگەی دیالۆگ و ئاشتیا ئەم یەکلانەبوونە لەسەر ناودێرکردن بۆ خۆی گرفتی گەورە هەڵدەگرێت لە خۆیدا بۆ مانایی کە لە ماوەی ساڵێکدا ڕاستە پرۆسەکە ڕۆژتۆ بڕێەوە بەڵام نەیتوانیوە بگاتە قۆناغێک کە ئاسۆی چارەسەربوونی لە ڕوانگەی یاسایی و دەستوریەوە لێ بەدیار بکەوێت تەنها زیاتر وەکو ئیجراعاتێکی دەوڵەتی تورکیا بەرامبەر بە کۆتاییهێنان بە خەبات و کاریگەری پارتێکی سیاسی چەکدار و پارتی کرێکەرانی کوردستان مامەڵەی لەگەڵا بکات بۆیە زۆر گرنگە ئەو ناودێرکردنە یەکلا بوایەتەوە و لەبەر ئەوەی ئەم یەکلانەبوونەوەش پەیوەندی بە سەرنجێکی دریابوون بە ئاستەنگ و گرفتێکی ترەوە هەیە کە پرۆسەکە دانوستان نییە لە ڕاستیدا پرۆسەکە دانوستان نییە چونکە دانوستان دوو تەرەف دوو لایەنە ئەگەر لایەنی سێیە وەکو چاودێر بێتە نەوێەوە ئەوە مانای خۆی وەردەگرێت تەنها یەک لایەنەیە لە ڕووی تاوەکو ئەم ساتە وەختەی کە ئێمە بەدی دەکەین و چەند ڕۆژی پێشوش پارتی کرێکەکانی کوردستانە لە ڕێگەی بەڕێز ڕاستپاردەکانی بەڕێز وەجەلانەوە ئەرکەکانی سەرشانی خۆی جێبەجێکردنەوە ئەوەی کە ئەمێنێتەوە ڕوانگەی دەوڵەتی تورکیایە تەنها وەکو ئیجراعاتێک و باسمان کرد مامەڵە لەگەڵ ئەم پرۆسەیەدا دەکات و هیچ تەنها لیژنێکی پەرلەمانی پێکهاتووە کە یەکەم ئەرک و وەزیفەی لیژنە پەرلەمانیەکە دیاریکراوە و سەڵاحیاتیشی دیاریکراوە کە توانای داڕێژانی پرۆژە یاسایی نییە کە لە پەرلەمان ئەبێ بە پرۆژە یاسا و قبوڵ بکرێ و لەسەر ئەو ئەساسە لەسەر ئەو بنەمایە پرسی کورد چارەسەر بکرێت تەنها و هەتا ئێستا بۆ خۆتان ئاگادار بن کە کۆمسیۆنەکە ناکۆچی لە نێوانیانە هەیە بۆ سەردانیکردنی ئیبراهیم بەرز وەجەلان کە تاوەکو ئێستا ناکۆچی و یەکلانە بێت سەرنجێکی تر بەڕێزان
ئەوەیە کە تورکیا دەیەوێت بەو جۆرە مامەڵە لەگەڵ ئەم پرۆسەیە دەکەن وا دەیدەڕوانێت کە سوودوەرگرتن بێت لە توانای کاریزمایی نفوزی بەڕێز جۆجەلان بۆ کۆتایی هێنان بە بوونی چەکداری پارتی کرێکارانی کوردستان و بوونی ڕێخستن و ڕێخستن و ڕێکخراوی پارتی کرێکارانی کوردستان نەک تەنها لە ناو تورکیا و باکووری کوردستان بەڵکو لە بەشێکی زۆری وڵاتانی ئەوروپا و هەتا لە خاڵێکی تری شاتورکیا بابەتەی پەیوەست کردووە بە ڕۆژاوای کوردستان. ئێمە ئەزانین پارتی کرێکارانی کوردستان بەڕێز جۆجەلان هەنگاوەکانی بە ئامانجی پارێزگاریکردنە لەو ئەزمونەی کە لە ڕۆژاوای کوردستان لە 2011 لە کانتۆنەکانەوە سەری هەڵداوە و بۆ داهاتوش من دێرەوە قسەیە دەکەم بە حکمی خوێندنەوەی خۆمەتی توێژینەوەکردنم ڕۆژاوای کوردستان سیستەمی سیاسی لە سووریا دەبێت بە سیستەمێکی ناناوەندی و لامەرکەزی ڕۆژاوای کوردستان وەکو هەرێمێک ناویشی لەنێو فیدرالی شتێکی حەتمیە و دڵنیا بنەوە هەرێمەش دێتە دی و ئەو پێداگریانەی تورکیاش بە بەستنەوەی پرۆسەی چارەسەری کێشەی کورد لە باکووری کوردستان بە ڕۆژاوای کوردستان و هەتا بە لێدوانەکانی هاکانفیدان بە عێراق و بۆ لێدوانەکانی تریشەوە بۆ ئێران و مەبەست لە بژاکە پەیوەندی بە و پێداگریانەی تورکیاوە کە دەیەوێت هەتا دوای تواناکۆنان بێوێ ئەو هەرێمە لە ڕۆژاوای کوردستان نەیەتە بەڵام بەدڵنیاییەوە ڕۆژاوای کوردستان ئەگەر وەکو ئێمەش دەبێت بڵێن هەرێمی کوردستان ئەو هەرێمە لەوێ دروست دەبێت پێواجووەک پشتی شەڕی یەکەم و دوویەم پێواجووەکە پێواجووە تەنەبوونێ بوو ئەوش پێواجووەکە تا دەخواستن کوردای بحا بکەن ئەو بریار لەسەر بە ئەساسێ ئاواکردن پشت ڕاژی زاتەن پێواجووەک دەست پێ کرد و پشتی شورش و پارتی هاتن ئاواکردن لە هەر چوار پەرچەی کوردستانە و یعنی بتایبەت لە هەرێمی کوردستانە و دەمێک وەک شەڕێکیش بوو ناسنامە کوردە هات چێکردن چاوا کرد دیسا ناسنامه خوابه کرد چاوا کرد دیسا ناسنامه خواب پارێزه کش رازاتن وقت نظرن تفکر آزادی هات واکرن او تفکر جی زیادتر یعنی زیادتر شر دوام کرد کانی ناسنامه پارێزدا لأما اب مرحله حتی ندحز و یازده اب مرحله بدوی بود یعنی شر ناسنامه ایدی بدوی بینها کرد جه شر ناسنامه درکت بیجی چاوا بیم پروژه افتشتکی جی پرگرینگه دما گوده تشاری ناسنامه دو ببینید معنی حرتم یعنی دکشتنه و در باز ببه یعنی چوانه هم غزه و اسرائیل چه دبه کرشی که ولی بخاطر خواستن دولت جی یعنی خواستن مبسط وانا گو کرده حرتم دشاری ناسنامه دا بره یعنی در باسی شر پروژه نک در باسی شر بود آوا کردن یعنی پروژه که خواه آوا که بکن نهشتن به مجال نهاتن ندان کردا لأما پشتی ده حضور یازده دما گفت بیشتر شورش سوریه چه بوی شورش گلان چه بوی و ملت روجاوا کنی پروژه خواه بکر پروژه که دموکراس ایدی کرج شر ناسنامه یعنی آزادی خبر اجبار ویم دما گفت برز وجران بدوی پکک فسخ کری نجبار یعنی ایدی گیش اساسا بود شر ناسنامه نبود شر ایدی ابکارو من چاوا پروژه خواهی دموکراسی بپارێزه جبر وی ام گیشت ام دبیجن ام گیشت قناقه نه جبر وی نها ابد نها تشتی بود یعنی تجمن امام مرده که وکو ام بیجن یعنی ای در دوری من او ندخوازن یعنی او ظالم بود کرد ایدی بی اساس روجلات نافیلا لأن او دخوازن و پروژه بود هاتی آواکرم تایبت لروجلاوا هلوشی جبر کو پروژه که دموکراسی بود پروژه که کانی پرزگره که صد سال نهاتنه چهار سر کردن کاری چهار سر بکاب شواز که چما رقابری خسر یعنی ما بود رقابری خسر و چما بیوانز دکن و چما حتی نها پاراستنا به پروژه دکن جبر کو سه یعنی کنم بیشتر سه سبب وحنا سبب یک سیاسیه جبر کو نهات دم امترا درباز دبن کاری بیشه لوازبونا دولت یعنی زاتن دروجلات ناوی کرده کت امتشتی ظالبن دروجلات ناوین دا دولت نهات نواکر هنی که تشتهات نواکر برات قلت نیزی دست داری اما دولت دخل او هبین دشت خواه بون یک جی کارب ملت خواب پارزه دو جی کارب چباکه که سیویل چه بکه دولت رجلات نواراس هر دو جی چه نکر هم دبینه نکاریم ملت خواب پارزه
راستا جبر وجه يعني إيدي برز وجهان أمر لذا كيش جرامينا قلت دولة نابج ولات رجلات نوراس جبر دولة ناتي أبو بكر يعني وقت ما قلت دسلداري هنك دسلداري هاتن أبو بكر وجبر وجه نها حرتم ملت نها راد بيخل درب دولة خا تنظيم دك يعني تشيل العراق ده بيت تشيل سوريا ده حتى حكومات الشامية بدولة بني اعتراف ناكي لأنه أبجي برز وجهان خارج وده بيت ما تبدولة بني اعتراف ناكي يان ددش بيشتن يا تبي تشدا يا تبي السيستم جبرنا أبرز غريكا هتي أبو بكر جبركو أمزانم قلت دولة تنا يعني سوريا تنا العراق تنا تركيا تنا هنك دسلدارية دكن أب دسلدارية دخازن بردوام دكن جبر بس ما إيدي مزاني قلت جدار باي بروجيكي ديمقراطي بروجيكي كنا بملات أبو باريزة تنا جبر وما ربابريا خسر وقت بيجن بشيارة كلام بود سبب دیگه این بود امکار بیشتر سبب کی سوسیولوژی یا امکار سبب خوی چواکیه جبرگو یعنی امکار بیشتر ما کشتن بود قناعت کی بود پرسکریکا سوریه بررنگ کی نه فقط سیاسی نه ولا هی ام بیشتر ام حکومت کی هلوشین یانجی ام پرسکریکی ما کسایت نورا یانجی سیستما بعض وره بخواندن ایدی امکار سیستم کی سیاسی ام پیش بخواد نزانی بود پرزگرکی چوباکی پرزگرکی نابری چوباکا دا چه بود نصیحت مون چه بود جبر و نخواست متن حرتم مصطلحی بکاته حتی نازدن امکاردینن اب مصطلح جبیه عنوانه کی يعني رسمي جحمونها أخفتن ملات سوريا نه فقط ملات الكرد حتى ملات العلوي ملات الترسي حتى ملات السني يعني أب مصطلحي بيكاتن ما مصطلح ما أفكر لسه أساسي شو أمكار بن شنو بالثقة النوبل الجباك كان جبرجو برزقريك نه برزقريك كسياسي فقط بي درباس كبي برزقريك كي جباكي يعني إيدي جباك ثقة الجباك كدناك علوي ثقة السنيانك السنم كردانك وحرب بردواميات شبي جبر ما رجبرية خسر كاني أول شيء يعني في بالابونات تجربة وجبر أساسات السادة كده ما كنت دهرة بكر رجالات سوريا تدبيني بخار يعني شو عملت بهفرد الجيل بيجو فجراندنك نتو قومي حش يانجي فجراندنك ديني يانجي فجراندنك جهوي مناطقي أفتشتات من هنا فقط خفتني أم بيجن شو كنا من خبرة بابن شو كنا جبوا بيشارجة أري بس كره كان اللي أما أفتشتات يعني خفتني يعني خطابي قلت نهاد هر الشامل تبي بينات باكر وجلات السورية ما نجبرجو يدي جوا مرحلة دركتنا نجبر بواجهة دركتنا السبب السياسي ذاتنا سبب كي أنثروبولوجي يعني تقارن بيجي سبب كي إنساني نجبرجو نناوبتي بالتخمين ما يعني حتى نهاج أموات بيت نه ده ما قلت بشنيار لكن نجبو قلت أمبيجن ملت يعني جبو قلت السلطات يعني جبو يجي هنك كروم دخازن دستلداری دخواه بکن جبر و نناوندی دخازن نه هیچ جبر دیروکا انسان دا يعني نناوندی تشتکی امبیجن يعني تشتکی انسانی يعني تشتکی سیاسی و اخلاقی به انسان را طبعا کنن جبر و يعني تقارن تدبینه سنین و دو هیچ دیروکا انسان دیروکا کی نناوندی بود. دكتور يعني تو كصدق لسر مسألة كبيوسا إما روما لكن تركيا أوي ما مثلا كيسا أوي أم بروجيا كطرح كري سببتي أو وضعي أسال المنطقة هي كبيت أوي دوم كبيت ويا أم بروجيا ولي كتركيا لعسكر تاليات درجة ريما يعني عسكر تاليات لتركيا هل للجزري تأسيسي أم دولتين يعني كأيوس بيشتر مشكلة كنا من المنطقة بوضتوا لأم عسكر تاليتا زور برحتي بين المنطقة كبيشتر وكيلي بريطانيا لمنطقة يا سياسة أمريكا ولا أمنا وشايا أمره سياسة أخوان المسلمين بريبا يعني توزكي مسألة كتركيا العسكرية دخشة أم بروجيا نزل توزكي أو لسنهم أوين دوام برسياني دوام دوم جاري محمد
تنها بينه وتدير تكردو كنا يا نها عمل شري حبونا ما يا هويا خلاص كنا عملنا شري بروجا أو شر بروجا وانا كيفو أم لو ورطي شبو أم دركبر يعني مثلا تود بينه وحتى نها مثلا دم بارتي يا أو جاء أو بارتي هونا ايديولوژی مجران تبنى كرنا قلنا كي بربا بارتو دارن إما جي أو بربا شابو دارن يعني مثلا اليسار تدبينك ويسار دائما هنا قرباني شابو ومثلا غزة ها دنيا ودنيا تمام باور دەکەم